ئێستا دەبینین جەڵتەی دڵ لە نێو گەنجاندا زۆر بووە و ئەوەندەی گەنج بە جەڵتەی دڵ دەمریتن بە تەمەنێک پێی نامریتن و کارەکەی چییە؟ هەروەک پێش بەرنامەکەشان دەشتمان باس کرد لەگە بەڕێز مام مستەفا جەڵتەی دڵ لە هەموو دنیا زۆر بووە لە هەموو دنیا بەسەبەبی ئەو شێوازی ژیانەی کە هەیتمان و هەندێک وڵات لەوانەیە شێوازی ژیانەکەیان وەک پێویست چانە کردوی یاخود گەنجەکان زیاتر لە دوو شتێکی خۆشن نەک لە دوو شتێکی تەندروست لای ینی شێوازی ژیانیان وا لێکردیە تەنها خواردنەکی خۆش و بێماندی بوون و نەنوون شەوان نەنوون تا تاخیر لە دەرە دانیشن یاخود لە دیار تەلەڤیزیۆنی دانیشن یاخود لە دیار نەرگیە دانیشن خەوەکی ناتەندروست حرەکەکی کەم خواردنەکی خراپ ئەوانە هەموو سێ تەوەری ئەساسینە بەڕاستی دەتوانم بڵێم نەخۆشی سەردەما کە هەر مرۆڤک بتانی ئەو سێ تەوەرە خەو خواردن جوولە بە پێی ڕێنمایە جیهانیەکان جێبەجێ بکە ژیانێکی بە کوالیتی باش و ژیانێکی تەندروست دەباتە سەرێ و بەخۆی جەڵتا چار سەبەبی ئەساسی هەیە لە هەموو مرۆڤەکان ئەوی شەکرە زەختە چەوریە جغارە کێشانە لەگەر هەندێک سەبەب کە پێی دەرێن لاوەچیەکان فاکتەرە لاوەچیەکان ئەوەی عومرە لە داکوبا بۆ لۆدمایتەوە یاخود حرەکەی ناکەی خواردنی زۆر دەخۆی ئەو دوو فاکتەرە گەورەکان و فاکتەرە گچکەکان پێکەوە هەندەجار یەک دەگرن و جەڵتەی دروست دەکەن بەڵام ئەوەی باسمان کرد ئەو سێتەوەرەیە کە بێجوولەی و خەوی خراپ و خواردنی زۆر و چەور و سوورکراوە ئەوانە بەداخەوە ڕێژەی جەڵتەی لە نێو گەنجانیان زیاد کردیان و یەکسەریش پێی دەمرن بەخۆی دەتوانم بڵێم لە گەنجان جەڵتە زیاتر مشکلەی مردنی بە دووادایە هەرچەندە عالەمیەن لە 100 کەسی 10 کەس بە نەخۆشی جەڵتەی دڵ دەمری بەڵام لەوانەیە لە گەنجەکان ئەوە زیاتر بی ئەوە زۆر هەیە نەظەریە زۆر هەیە فیۆری زۆر هەیە کە ئەوەی تەفسیر دەکا بەڵام ئەوەی کە لۆجیک بی ئەوەی کە معقول بی ئەوەیە کە پیرەکان عملی کۆندیشنینگی پێ دەڵێن بە ئینگلیزی واتە دەمارە وردەکان داوادەزیەکان گەورە بوونە لەگەر عمریوی فەلەوانەیە کە دەمارێک دەگیرێ بەو زەختە زۆرە لەسەر دروست نابی بەڵام لە گەنجێک دەمارەکان هێشتان بەو شێوەیە ئەو دەمارە وردانە بەو شێوە گەورە نەبوونە بۆ شێوە ئەوە نەبوونە هەندێک جار بەداخەوە یەکەم جەڵتە یەکسەر نەخۆشەکە لە گەری دەمری ئەوانەمە لە فەیسبوک و لە سۆشیال میدیا زۆر جەمالە دەبێ و گەنجە لە خەوێ هەرنەستاوە ئەوە لە وەختی ڕاضەی ئەمری خوای کرد ئەوە جەڵتە لێدا ئەوان جەڵتەی باسی جەڵتەی دڵ دەکەن جەڵتەی مێشکی شەروا بووە بە هوناسەبەوەی کە زەخت زۆر بووە ئەوانیش لە گەنجان بەداخەوە ئێستا زۆر بووە دکتۆر دەتوانین بە گۆڕینی ژیانی ڕۆژانەمان لایف ستایلمان دەکرێت تەندروستێکی باشش بە خۆمان بگەڕێنەوە و دووربین لەو نەخۆشیانە.